پشتی 25 ساڵە یەکەم حاڵەتی فلیجا زارۆکان دناو زارۆکێن غەزای سەرهەلدا ئیسرائیلێژیش بۆ ڤاکسینکردنا زارۆکێن غەزایی ڕۆژانە 8 دەمژمێران ئاگربەست لە بنکێن ڤاکسینکردنا زارۆکان ڕاگەهاند حتا 3 ڕۆژان لێ وەزارەتە تەندروستیە غەزای دەبێژیتن 3 ڕۆژ بەس نینە و ڤاکسینێل بەردەستژی تێرێ ناکەن و داخوازە 400,000 دیتکەن پاپای ڤاتیکانژی ژهێلەکەدی هوشداریە بەرفرەهبوونا شەر بۆ نافچێن دیێن فەڵەستینێ دەدەتن و ژە ئالیەکێ دین بە هیندزانن دناوبەرە لبنان حزبڵا لبنانی و ئیسرائیلێ بچڕەنگیە ڕۆژانە هەفت و تۆپباران دەکەن پێش هاتن ویشاری دێ چ بن دەمەکیدا و حەتان و کە زیدەتری 40,000 کەسان لە غەزای هاتنە کوشتن و سەروی 80,000 دی بریندار بوونە هیچ ئاسوویەک بۆ ڕاگەهاندنە ئاگربەستێ دیار نینە سەرباری هەوڵێن ناودەولەتی و دسەرێواندا ئەمریکا ژە هێژایە زیاد حەموریش ڕوڤەکارێ سیاسی ژێ ئۆرشەلیمێ دپرسم هێژایە زیاد تو بخێراتیە کوردستان 24 یعنی ئیسرائیل سەرباری هێرشێن خو و ئیسرارا خو ji بۆ tunekirina tevgera Hemas li kertê Xezayê agirبestek bû xatira zarokên Xezayê ragehandiye rojane 8 demjimêran heta 3 roja heta ev zarokên Xezayî bihêne vaksînkirin cara hîn vî helwîstî di vî şerî de karekê mirovayetî çawa dinerxînin يعني بالطبع بس للتأكيد بەڵێ بێگومان ئیسرائیل لە دژی گەلی فەڵەستین ئێستا لە جەنگدایە تەنیا حەماس نییە واتە حەماس تەنیا نازناوێت کە دەتوانانی بەکاربێنین ئەوەی هەیە ئێستا ئەوەیە کەوا ئیسرائیل لە دژی تەواوی فەڵەستین و گەلی فەڵەستین بەشەر دێخۆ دۆخی قودسیش ئێستا هەر دیارە و جیهانیش هەموو ئەمە یەکلایە کردوێتەوە کەوا ئیسرائیل وڵاتی داگیرکەرە و لە غەزە هەوڵی کوشتارگەیەکی زۆرە بۆیە ئەمە ڕەتکراوە و ئەوەی هەیە داگیرکردنە لەبارەی ئەو دۆسیەکەوە لە دادگای باڵا هەیە ئەمەش کە لە دژی ئیسرائیل تۆمارکراوە ئەمە لە پێناو خەڵکی خۆمانەکەوە تۆمارکراوە لەباری منداڵیشەوە بەدەیان 1000 منداڵ گیانیان لە دەست داوە بەهۆی ئەو جەنگەی کەوا هەیە زۆربەیە زۆرشیان بە چەندین جێوەی جیاوازەوە لە ناوچەی خۆیان دوورکەوتونەتەوە هەندێکیان بریندارن هەندێکیان کەم ئەندام بوونێتەوە هاوکات بە سەدان منداڵ تووشی نەخۆشی چەندین جیاواز بوونەتەوە کەم ئەندام بوونەیان نەخۆشی درێژخایەنیان بۆ پیا بووە بەداخەوە بەهۆی ئەو جەنگەی کەوا هەیە بۆیە دەیان 1000 منداڵی نەوجەوان هەیە ئێستا کە باوکیان یاخود دایکیان لەدەست داوە ئەمە بە شێوەیەکی گشتی دۆخی غەزەیە کەوا چونکە ئەو شەڕی ئێستا هەیە شەڕێکی نایەکسانە بەڕاستی هاوکات هەموو جیهانیش باس لەوە دەکەنکەوە ئەمە شەڕێکی نایەکسانیە و خۆپیشاندان لە چەندین وڵات هەیە لە دژی ئەو شەڕێکەوە هەیە بە تایبەتی لە ڕێگەی ئەو شەڕێکەوە هەیە ئێستا دەکرێ هەوڵێکی زۆر خراوەتە گەر لە پێناو ئاگربەست هەموو پرسەکانی مرۆیی کەوا باسی دەکرێت ئەوانە هەمویان لەم شەڕەدا نین بۆیە هەموو دامودەستگاکانی کۆمەلگەی مافی مرۆڤ یاخود هەموو وڵاتانی بەشدار بوو کە لەو شەڕەدا بەشدارن ئێستا تووشی ڕووسور بوونەوە بوونێتەوە تووشی هەڵوێز بوونە بەڕاستی چونکە ئەوەی دەکرێت شتێک نییەکەوە لە ڕووی مرۆڤیەوە ئاماژەی پێ بدەین ئەوەی هەیە دەکرێت کۆمەڵ کوژیە کوشتنی منداڵانی بێتاوانە هەندێک لە منداڵانە لە وڵاتی خۆیان لە ناوچەی خۆیان منداڵی ئەون یان هەیە خزمی یەکترن هەموو ئەمانە ناسیاریشن هەموو ئەوەی هەیە هەموو ئەو منداڵانە ئێستا ڕوبەڕووی ئازارکی زۆر گەورە بوونێتەوە و هاوکات هیچیانێکی بە شێوەیەکی فعلی جوڵەیەک نییە لە پێناوەیەوە ئەم کوشتارگەریە قوربانیەنگی شەڕی بە دەرەجەیەک ژن و زارۆک خەڵکێ سڤیلێ غەزایەنە حتا ئەو کەسێن لە گۆڕستانە مریان ڤەتشێرن دەبێژن 180 حتا 190 یاوان کەسێن دبن بردومانان دادهێنە کوشتن و جانێ خۆ ددەن دوی شەڕیدا ژن و زارۆکن خەڵکێ بێگونەه و سڤیل و بێدەست هەڵاتە یا پرسیار ئەوەیە
کی هەیە دەستێ خوب دەتە بەرڤی ئاگری و ڤی شەڕی ڕاوەستینیت سەرباری هەوڵدانên ناودەولەتی دوست و دژمنên ئیسرائیلێ و حتایەت فلەستینێ ئەم بێژن یەت حەماس دە هەوڵدانên خوێن بەردەوامدانە. يعني أنا في اعتقادي هذه الحرب بۆچوونی من ئەم شەڕێکە بەتەواویکەوە هەموو سفاتەکانی تێدایە هاوکات ئەمریکا خاوەنی ئەم جەنگەیە پاڵپشتیکاری سەرەکی ئەم جەنگەیە لە یەکەم ڕۆژەوە بە شێوەیەکی فەرمی ئاماژە بەوە درا بووکەوە ئەوان دەست بەدەری شتێک نابن هاوکات ئەمریکاش پاڵپشتی ئەو جەنگە دەبێ هاوکات بەردەوام دەبن تاوەکو ئامانج خۆیان تەواو دەکەن بۆیە ئەوەی کەوا ئێستا هەیە ئەمریکا بە هەموو شێوەیەک بە هەموو مانایەک پاڵپشتی لە ئیسرائیل دەکات هاوکات ئیتالیا و دواتر ئینگلتەرا و هەموو وڵاتانی دیکەش بەمان شێوە پاڵپشتی دەکەن هاتوونەتەوە هاوکاری سەچی دەکەن ئیسرائیل لە ڕێگەی هەواڵگری بێ یاخود چەکبیان هەر شتێکە بێ هاوکات بە هەموو شێوەیەک لە یەکەم ڕۆژی جەنگەوە تا ئێستا ئەم پاڵپشتیە بەردەوامە چەندین جار هەندێک بۆمب بەکارهێنراوە کەوا ئەم بۆمبە خۆی قەدەغەکراوە بە هەزاران تۆن بۆمب لە کەرتی غەزە فڕێدراوەتەوە خوارەوە لە بڕی ئەوەی هاوکاری خەڵکی غەزە بکرێ لە بڕی ئەوەی هاوکاری مرۆیی ڕوانێ و ناوچانە بکرێ هاوکات لەو کوشتارگەی هەمویان بەردەوامن بەڕاستی چونکە ئەوەی هەیە تاوانێک کوشتنە بەرامبەر بە خەڵکی غەزە دەکرێ چەندین گومانی جیاوازیش هەبوو لەسەر ئاخۆشەرەکە بەمەبەست ئەو بەو شێوەیە دەکرێت یاخودنا بەڵام ئەوەی هەیە ئێستا پاڵپشتیکارێکی تەواو هەیە و هاوکات هیچ هاوکاریەکیش ئاراستەی کەرتی غەزە ناکرێت تنێ 37 ڕۆژێت مای شەڕ بگەهیتە ساڵا خۆ ئاسوویەک بۆ ڕاوەستاندن یانژی ڕاگەهاندنە ئاگر بەستێ هین دبینن أنا في اعتقادي اليوم الضغط بەبووچوونی من ئەو شارێکەوە هەیە ئێستا بۆ سەر ئیسرائیلە بۆتە هۆی ئەوەی کەوا شپرزایی لە ئیسرائیل دروست بێت چونکە خۆتان دەزان خۆپیشاندان هەیە لە کۆمەڵێک وڵات هاوکات مانگرتنی تەواو هەیە لە ئیسرائیلیش بە تایبەتی لە دژی هەموو ئەو هەوڵانێکەوە ئاگربەست پێشێڵ دەکرێت تەنانەت لە نێو ئەوانیاندا کۆمەڵێک جوڵەی جیاواز جوڵەی نێودەوڵەتی هەیە لەوانەیە ئەمانە کاریگەری خۆیان پیشان بدەن ئەمڕۆ کۆمەلگەی ئیسرائیل بیر دەکاتەوە لەوەی کەوا ئەنجامی ئەم جەنگە چی دەبێت لە باکوورەوە داوەکو باشوور لەسەر ئاستی سەربازی و حکومی لە هەموو ناوچەیەکەوە لە هەموو شوێنێکی ئیسرائیل بێگومان ئەمە هەیە چونکە لە ڕووی ئابووریەوە کاریگەریەکی خراپی هەبووە بە هەزاران کۆمپانیا ئیسرائیلیان جێهێشتووە زۆربەیان داخراون ئەمانە هەمویان کاریگەری ئابووریان بەسەر سیستەمی ئابووری ئیسرائیلەوە هەیە ئەمە کاریگەریە بەڕاستی ئەمە شتێکی زۆر گرنگیشە بۆیە ئەوەی هەیە ئێستا هەیە ئەو جوڵێ لەوانێ بێتە هۆی ئاگربەست بەکاری سیاسی ژێ ئۆرشەلیمە گەلەک سپاس